سوپاس لە بۆ خوای گەورە، سوپاس لە بۆ هەموو خێرخوازان کە دەستیان هەبووە لە دروستکردنی نەخۆشخانەی میهرەبانی. دەرێم خۆشبەختە ئەوەی بەشدارە لە میهرەبانی. لۆجاری یەکەمە نەخۆشی درێژخایەنی بێ ئیمکانیەتی مادی دێتن لە بۆ ماوەی 6 مانگان دەرمانی نەخۆشی درێژخایەن وەردەگریت، زەخت و سوکەری و نەخۆشە درێژخانەکان بە خۆڕایی لە نەخۆشخانەی میهرەبانی. دکتۆری تایبەتمەند لە بۆی دانرایە لە ڕێگەی ڕابطەی مرۆییەوە. سوپاس لە بۆ پرۆفیسۆر دکتۆر عەلی قەرەداغی بە جوهد و مادیبوونەکانی ئەو کە ڕێکخراوی قەتەری هینا سەرخەت تاوەکو دابینکردنی دەرمانی درێژخایەن لە بۆ 3000 نەخۆشی لە بۆ ماوەی 6 مانجی لە نەخۆشخانەی نەشتەرگەری میهرەبانی بەردەوامین لە خزمەتە نەوعیەکان. دەزانی ئەمنۆکو دکتۆر دلێر چەند دڵم خۆشە کاتێک کە بابە حاجیەکدا حاجیەک دەرمانی زەخت و سوکەریەکەی وەردەگری بە خۆڕایی، چونکە زۆر جار ئەو مەشەدانم بینیە کە شەکرەکەی بەرز بووە بەڵام پارەی نەبووە دەرمانی شەکرەی بکڕی. لێ دەرێم خۆشبەختە ئەوەی بەشدارە لە میهرەبانی، خۆشبەختە ئەوەی دەبەخشی، خۆشبەختە ئەوەی شوێن پەنجەی بەجی دێری لە کاری چاکە. دڵنیا بن هەمومان ئەو دنیای بەجی دێلین، بەڵام مهمە بە تێشوو بەکردەوەی باش ئەو دنیای بەجی بێلین. سلام علیکم. علیکم السلام. مامە ئەمڕۆ ڕێکخراوی ڕابطەی مرۆیی دەرمانی 6 مانگ لە ڕێی قەتەر لە خەیریە و هەروها 2 سەبەتە خۆراک دەداتە ئەو نەخۆشانەی کە نەخۆشی درێژخایەنیانەیە و ناتوانن دەرمان بکڕن. چت هەیە لە بۆ ڕێکخراو؟ والله من پێی خۆشحاڵم بۆ یارمەتیدانەی فەقیران. ئەم شەکرەم مەیە و زەختم مەیە و ئەو شتانە نە بەخوای نە بە قورئان. دوعای خێریان لەکەم خوا حیفزیان کە لەبەرەم نسیبەتان. زۆر سپاسیان دەکەین، خوا خێریان بنووسی، دەست و خۆش بی. ئەمە بە خۆمان بەخۆم بە خوشکم هەردووک نەخۆشی درێژخایەنمان هەیە، بە خوددا ئاگای لێیە. جاروێ پارەی قەرد دەکەم هەتا عیلاجی دەکڕم، پێمان ناکڕێت لە توانامان دانیە. خوا خێرتان بنووسی یا ڕەبی. دوعای خێرتان زۆر لۆ دەکەم، دەست خۆشتان لێ دەکەم لە عیلاجی، لە هەبوو دەرمانی، لە ئەرزاقی، یعنی لە هەموو شتێکی، یعنی بەخۆم نەخۆشم بەڵێ زەخت و شەکرەم هەیە، چەوریشم. بەڵێ دەستان خۆش بی، خوا پاداشی بە خێریان بداتەوە. ئەوەی بێک نوکە قەرم بەشداری لێو خێرێ کردی. میهرەبانی دڵسۆزی و لێزانی.